لەژێر چاودێرەیەکی وردی تەندروستیدا جموجۆڵی بازرگانی لە مەرزی حاجۆمەران بەردەوامی هەیە. ئەو بار هەڵگرانەی کاڵا و کەلوپەل دەگوازنەوە بە دەرمانی دژە ڤایرۆسی کۆرۆنا دەڕشێنرێن و سەرجەمی ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ کراون. ئامانجیش لەو کارەدا سەلامەتی تەندروستی هاوڵاتیانە. ڕزگەنی لە مەرزی نێودەوڵەتی حاجۆمەران بەردەوامە لەژێر ڕێکاری تەندروستی زۆر تۆند و تۆڵ کە هەر شوفێرێکی ئێرانی کە بە بار هەرگیریان تانکیرەکەی داخلی هەرێمی کوردستان دەبێت یەکەم جار پشکنی تەندروستیان بۆ دەکرێت لە کاتی چوونەوەش هەر پشکنینیان بۆ دەکرێت. ئەمە هەماهەنگی لەگە بەشی بەرپرسانی مەرزی تەمارچینیش کردووە بۆ ئەوەی هەر شوفێر کە دێت ماسک و دەستەوانەی لە دەست بێت ئەمە جلی تایبەتی دەدەینێ و چه بار هەرگر و تانکەری عێراقی چه بار هەرگر و تانکەری ئێرانی کە داخلی هەرەمی کۆمەڵگە دەبن پێش داخلبوونیان شوێنێکی تایبەتان هەیە کە کردداری تاقیمکردنی سیرەکانیان ئەنجام دەدرێت ئەو جا داخلی هەرەمی کۆمەڵگە دەبن. شۆفێرە بار هەڵگرەکان ڕێنمایی کراون و کەلوپەلی تەندروستی تەواویان بۆ دابین کراوە. لێ خەڵکی ئەو سنوورە ترسیان هەیە لە کاتی هێنان و بردننی کاڵاکاندا بەرکەوتن دروست ببێت. ئێمە زۆر دەترسێن و نیگەرانین لەبەرەوەی نێزیشین لە ئێران. جموجۆڵی بارزرگانیش ڕانەوەستاوە خۆی دەبووە ڕاوەستاوە بەڵام لەبەر ئەوەی ڕاناوەستێ ژیانی خەڵک دەوەستێ کە ژیان وەسامە ترسی دەکەوێتە وڵاتەکەی. ئەمە پێم خۆشنیە تا ڕادەشی دابخرێ لەبەرەوەی لەوانەیە کە سوکاری مەئیش بکە خەڵکەشی زۆر ئیستیفادە هەیە لەو مەرزەی بەڵام هیوادارم ئاگایان لە خۆیان بێ لەبەر ئەوەی بەرکەوتن زۆرە دەگەڵ جەماعەتی ئێرانیەکان. هیوادارین لە وەزیری تەندروستیش یعنی بە تەواوی احتیمام بە ئەو ناوچەی بدە خۆی ئەگەر لەو ناوچەی نەخۆشێک بڵاو بیتەوە دڵنیا بە هەرێمی کوردستان بە تەواوی دەگرێتەوە. ڕۆژانە کە دەچینە ژوورەوە بەرگ و پێداویستی تایبەتمان پێ دەدرێت کاتێک کە دەینە دەرەوەش پشکنینمان بۆ دەکرێت کاتێک پێشکنینمان بۆ دەکرێت ئەگەر پلەی گەریمان ینی تەواو بوو ئەو جایزمان دەدەن ئەگەر بزانن پلەی گەرمیت بەرزە ئەوە ڕات دەگرێت و دەتنێرێ بۆ کەرەنتینە. لە مەرزی حاجۆمەران نزیکەی 500 بار هەڵگر کاڵا و کەلوپەل و سوتەمەنی و پێداویستیەکان دەگوازنەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان ساڵانە بە بەهای زیاتر لە دەیان ملیار دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لەو مەرزەدا ئەنجام دەدرێت. ڤایرۆسێک کە بۆتە هۆی مەترسی بۆ سەرژیانی مرۆڤایەتی هەرچەندە ڕێکارە تەندروستیەکان گیراونەتە بەر و هاتوچۆکردن بە هەموو شێوەیەک وەستاوە. لێرە لە حاجۆمەران ئاڵوگۆڕی بازرگانی بەردەوامی هەیە و بەڵام بە شێوەیەشی تەندروست و لە جێر ڕێکاریە تەندروستەکان. بڕوا برادۆستی گەلی کوردستان حاجۆمەران.